ئەوە چ دەکەی هەی گوڵی من ئەوە بەجێبێ لەو ڤیدیۆ ناسک لامەدا ئەوە خۆش ئەوە بەچیشتا تو کورە هەستە شتێکی داواکە بەزجی بەتاڵ کو دەنوێت و دەهەستە گوڵی من پەشیمان دەبیەوە ها لۆ چێ خڕ دەکەیەوە پارەی کورە شەوی لاکەم نەما لەگەرت دەهەستە واللهی گەلەکەم برسیە بچم شتێکی بخۆم بەس تاقەتم نییە کورە دەلێ گەڕێدەی لۆ ناستی نانەچی بخۆی دەهەستە کاکە سلیفەچێ سیارەیدا دەهەستە سیار لە پێش دەکەی کاکە گیان لە خۆ سلیفەچی لێ دەی دەچی ئیسکان بەس تازە بیرما تۆ ئەڤیۆیە نەچی لە خۆت لە مارە بێ کلیکی داوا دەکەی عەزیمە ناسکە ئەزیەت خۆشە ئێستا بۆ شەوەی شتێکی داواکەم بەس دەترسێم خراپی لەوە ماعیدەی بۆ شەوە درەنگەی کورە بابە دەلێ گەڕێدەی ناخۆم سندانی لێدا کاچی من دە بەرنامەی دلیڤەریەکەی بکە وازە و تیکتۆکەی بینە شێت بم لە دەستت لە داواکە کورە کو خەو لێ دەک بەس بڵ ناو دلیڤەری ئەوکێک عایدی براتە تەواوە بژی دەی دڵم خۆشکە زیاتر ئۆفەری خێزانی لۆ داوا دەکەێت بەخۆ سینگڵی دەی جانیم ئەو کەباب ئەو سینیە زۆرە ناسکە چێوە لۆ شێتم دەکەی چێوە چووی وەرە کاچی من کورە لە دووچ دەگەڕی کاچی من کورە سەلاجە بەتاڵە لۆ خۆت ئەزیەت دەدەی چێ تااقەتی حازرکە لە خۆت داوا دەکەی بە کلیچی کورە ئەزیەتی خۆت مەدە دڵی من کەسی من چێ لۆ شۆچی چ دیتەوە ئەوە چیەوە ئەوە زێرشتانی لەمارێ ئەوە چی ئەڵماسە چییە ئەوە بانیتیە ئەوە بەس دە دۆچێت چتەکە لە هەولێرێ ئەوە تیژەکەیە بخۆلی پەشیمان نابیەوە ئەو بانێتیە ئەوە چار تامیشی هەیە وەمزان یەک تامی هەیە ئەوە لە دۆچێت تەقیتەوە ئەوەی بخۆ پەشیمان نابی لێ بە لەزەتە سەریع چا دەبێ